کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی پێشنیوەڕۆی ڕۆژی جومعە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، یان لە دەستانی 28 بەندکراو بەهۆی ئەشکەنجە لە سەردەمی شۆڕشی ژینا، ژاراویبوونی 5 کەس لە پێترۆشیمی 4 ئیلام، کوژران و برینداربوونی 3 کەس بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز لە ئیلام، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی مەریوان و سنا، بانگێشتی 5 ئەندامی بنەماڵەی ئازاد حوسێنپوری لە مەهاباد، بەشداری بەرینی خەڵک لە پرسەی ئەحمەد ڕەزا ئەحمەدی لە تاران، بەشداری بەرینی خەڵکی تاران لە مەراسمی پرسەی غوڵام حوسێن دووسعەلی و خۆپیشاندانی خەڵکی کنیا لەگەڵ هاتنی ئیبراهیم ڕەئیسی بۆ ئەو وڵاتە. درێژی هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود شەوی چوارشەممە 21 پوشبەر، کۆڵبەرێک بە ناوی محەممەد محەممەدی لە سنووری نەوسود بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بریندار بوو. بە پێی راپۆرتی گەشتوو بە کۆڵبەر نیوز شەوی چوارشەممە کۆڵبەرێک بە ناوی محەممەد محەممەدی خەڵکی ئاوایی ساتیاری سەر بە شارستانی پاوە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوزگەرەکانی کۆماری ئیسلامی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کرا. بەپێی ئاماری کۆڵبەر نیوز لە 6 مانگی سەرەتای ساڵی 2023دا بەگشتی 61 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی ئازەربایجانی غەربی، کوردستان و کرماشان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە پێکراون. لە کۆی گشتی ئەو 61 کەسە 11 کۆڵبەر گیانیان لەدەستاوە و 50 کۆڵبەر بریندار بوون. گیان لەدەستانی 28 بەندکراو بەهۆی ئەشکەنجە لە سەردەمی شۆڕشی ژینا. پزیشک و پەرستارانی خۆبەخشی کوردستان با بڵاوکردنەوەی راپۆرتێک ڕایانگەیاند لە سەرەتای شۆڕشی ژینا ببورن شۆڕشی ژن ژیان ئازادی تا بە ئەمڕۆ لانیکەم 28 کەس لەژێر ئەشکەنجەی هێزەکانی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستەوە. بەپێی ئەو راپۆرتە ناسناوەی قوربانیان بریتیە لە ژینا ناسراو بە مەحسامینی، ڕامین فاتحی، یوسف ڕەئیسی، محەممەد لوتفوڵڵاهی، حامد سەلەحشور، شادمان ئەحمەدی، شەهریار عادڵی، ئەحمەد گودەرزی، ئەمیر جەواد ئەسحەدزادە، هێمن ئامان، ئیسماعیل دزوار، ئومید حەسەنی، محەممەد حاجی ڕەسوڵپور، ئیلیاد ڕەحمانیپور، میلاد خوشکەلام، سامان قادرپور، مهدی زارع ئەشکەزەڕی، فەرید کوڕاوان، مهدی فەرحانی، عەلی بەنی ئەسەد، نیکا شاکەرەمی، نیما شەفیقدووز، موسا ئیسماعیلی، ئاتفە نوئامی، ئیبراهیم ڕیگی، شێرزاد ئەحمەدی نژاد، پەیمان گەڵوانی و محەممەد عەبدوڵاهی. ژاراویبوونی 5 کەس لە پێترۆشیمی 4 ئیلام. ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشبەر 5 کرێکار بەهۆی دزەی گازی دیمێتێل دیسۆلفید ژاراوی بوون و ڕاگوێزی نەخۆشخانەکران. بە وتەی بەرپرسانی ئۆژانسی ئیلام لەو 5 کرێکارە کە ژاراوی بوون 3 کەسیان لە نەخۆشخانە مەرەخەز کراون و 2 کرێکاری دیکە ڕاگوێزی نەخۆشخانە تایبەتیەکانی شاری ئیلام کراون. شایانی باسە کە نەبوونی ئیمنی شوێنی کار ساڵانە دەبێتە قوربانی بوونی دەیان کرێکار لە ئێران. کوژران و برینداربوونی 3 کەس بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز لە ئیلام. ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشبەر بەهۆی تەقینەوەی کەپسولی گازی ئۆکسیژن لە یەکێک لە دەرمانگاکانی شاری ئیلام هاوڵاتی گیانی لەدەستدا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان کەپسولێکی ئۆکسیژن لە ژێرزەوینی دەرمانگایەکی شاری ئیلام تەقیوەتەوە و هاوڵاتی گیانی لەدەستاوە و 2 کەسی دیکەش بریندار بوون کە بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراون. دەستبەسەرکردنی 2 هاوڵاتی لە شارەکانی مەریوان و سنا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا 2 هاوڵاتی خەڵکی شارەکانی مەریوان و سنا بە ناوەکانی ئاروین نیکپەی و محەممەد ڕۆستەمی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان هێزە حکوومەتیەکان بەبێ نەوەاندنی بەڵگەی قەزایی ئاروین نیکپەیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. جێگەی ئاماژەیە کا ڕۆژی پێنجشەممە 4 جۆزەردان ئاروین نیکپەی برای ئارمان نیکپەی بە دانانی بارمتەی 500 میلیۆن تمەنی بە شێوەی کاتی لە زیندانی مەریوان ئازاد کرابوو. لەلایەکی دیکەوە هێزەکانی ئیطلاعاتی سوپای پاسداران لە شاری سنا ڕۆژی دووشەمە هێرشیان کرد سەر ماڵی محەممەد ڕۆستەمی لە گوندی قولیان و ناوبراویان بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. بانگشتی 5 ئەندامی بنەماڵەی ئازاد حوسێنپوری لە مەهاباد.
ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشپەر 5 ئەندامی بنەماڵەی ئازاد حوسێنپوری لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینە لە شاری مەهاباد لەلایەن ئیسلاحاتی ئەو شارەوە بانگێشکران. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز 5 ئەندامی بنەماڵەی ئازاد حوسێنپوری بە ناوەکانی فەریبا حوسێنپوری، شیرین حوسێنپوری، ڕەحمان ئیسماعیلی، شەهروس حوسێنپوری و شیما حوسێنپوری لەلایەن ئێدارەی ئیسلاحاتی شاری مەهابادەوە بانگێشکراون. بە پێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکان هەڕەشیان لەو بنەماڵە کردووە کە لە هیچ کۆبوونەوەیەکدا بەشداری نەکەن و جلوبەرگی کوردی نەپۆشن. شایانی باسە کە ئازاد حوسێنپوری لە ڕێککەوتی 26 خەزەڵوەری 1401 لە ڕۆتی شۆڕشی ژینە بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیمگیانی بەخت کرد. خۆکوژی کچێکی لاوی خەڵکی مەریوان بەهۆی هەژاری. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 22 پوشپەر کچێکی تەمەن 19 ساڵی خەڵکی مەریوان بە ناوی ژینۆ ڕەوشەن لە ڕێگەی خواردنی حەبەوە دەستی داوەتە خۆکوژی. بە پێی ئەو راپۆرتە ژینۆ ڕەوشەن لە بنەماڵەیەکی هەژاردا بە دنیا هاتوو و لە دەست هەڵاواردن، بێکاری و ستەمی چینایەتی وەزەڵ هاتبوو. ناوبراو لەم دوایانەدا هیوا و ئومیدی لە دەستدا بوو و ڕۆژی پێنجشەممە لە ڕێگەی خواردنی حەبەوە کۆتایی بە ژیانی هێنا. نەفرەت لە ڕژیمی کۆماری ئیسلامی کە وەها بارودۆخێک و هەل و مەرجێک بۆ لاوانی وڵات ڕەخساندووە. بەشداری بەرینی خەڵک لە پرسەی ئەحمەد ڕزا ئەحمەدی لە تاران. ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشپەر خەڵکی ئازادی خوازی تاران بەشداری بەرینیان لە مەراسمی پرسە و سەرخۆشی ئەحمەد ڕزا ئەحمەدی شاعری ناسراو کرد. لەو مەراسمەدا ماهور ئەحمەدی کچی ئەو شاعرە حجابی زۆرم لێی تووردا و بەڕێوەبەرانی کانونی پەروەردەی بیری منداڵان ویستیان و توێژەکەی تێک بدەن، بەڵام نەیان توانی. جێگای ئاماژەیە کە ئەحمەد ڕزا ئەحمەدی شاعری ناسراو لە پێشانگانی شێعری نوێی فارسی لە دەیەی چلی هەتاوی بووە و ڕۆژی 20 پوشپەر لە تەمەنی 83 ساڵیدا کۆچی دوایی کرد. بەشداری بەرینی خەڵکی تاران لە مەراسمی پرسەی غوڵام حوسێن دووستعەلی ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشپەر خەڵکی ئازادی خوازی تاران بەشداری پرسە و سەرخۆشی پارێزەری خۆشناوی بەندکراوانی سیاسی غوڵام حوسێن دووستعەلی بوون. لەو مەراسمەدا دکتۆر کەماڵ جەعفەری یەزدی و محەممەد حوسێن سپێهری بەندکراوانی سیاسی پێشوو و لە واژۆکارانی بەیانیەی دەست لە کارکێشانەوەی خامنەیی وێڕای ڕێزگرتن لەو پارێزەرە قسە و باسێکیان لەسەر دۆخی ئێستای ئێران پێشکەش بە ئامادە بوون کرد. غوڵام حوسێن دووستعەلی پارێزەری شەریفی بەندکراوانی سیاسی بوو کە بێ بەرامبەر وەکاڵەتی زیندانیانی لە ئەستۆ دەگرت و ڕۆژی پێنجشەممە لە تەمەنی 57 ساڵیدا کۆچی دوایی کرد. لە سێدارەدانی دوو بەندکراو لە ئیسفەهان. بەیانی ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشپەر دوو بەندکراو بە ناوەکانی محەممەد قائیدی نەسەب و سادێق مەحموودی بەرام لا فولاد شاری ئیسفەهان و لە پێش چاوی خەڵک ئێعدام کران. بە پێی راپۆرتەکان ئەو دوو بەندکراوە لە ڕێکەوتی 27 خەزەڵوەری 1400 لە شاری لەنجانی ئیسفەهان ئەندامێکی هێزە ئینتزامیەکانیان بە ناوی ئیحسان نەسیری کوشت بوو. شایانی باسە کە محەممەد قائیدی نەسەب و سادێق مەحموودی بەرام لە ماوەی بەندکرانیدا لە دەستپێڕاگەشتن بە پارێزەر بێبەش کرابوون و هیچ زانیاریەک سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەچوونی جەلسەی دادگای کردنیان لە بەردەستانیە. دەستبەسەرکردنی 4 کچ بە بیانووی سەماکردن لە ڕەشت. بە دوای بڵاوبوونەوەی وێنەی بێحجابی 4 کچی لاو لە شەقامی گۆڵساری ڕەشت، پۆلیسی ئۆستانی گیلان هەواڵی دەستبەسەرکردنی ئەو 4 کەسەی بڵاو کردەوە. پۆلیسی ئۆستانی گیلان ڕایگەیاندووە کە ئەو 4 کچە بە تۆمەتی کەشفی حجابی ڕێکخراو، حرەکەتی نەشیا و بڵاوکردنەوەی وێنەکانیان لە ئینستاگرام دەستبەسەر کراون. بە وتەی پۆلیس ئەو کەسەی ڤیدیۆی لەو 4 کچە گرتووە بە دوواداچوونی بۆ کراوە و بە زوویی دەستبەسەر دەکرێت. خۆپیشاندانی خەڵکی کنیا لەگەڵ هاتنی ئیبراهیم ڕەیسی بۆ ئەو وڵاتە. ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشپەر هاوکار لەگەڵ سەفەری ئیبراهیم ڕەیسی بۆ وڵاتی کنیا خەڵکی ئەو وڵاتە دژ بە دۆخی خراپی مەعیشەت خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان خەڵکی وەزاڵە هاتووی کنیا هاوکار لەگەڵ سەفەری ئیبراهیم ڕەیسی دژ بە دۆخی خراپی مەعیشەت خۆپیشاندانیان کرد و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵ چوون. بە پێی زانیاریەکان تا ئێستا نزیک بە 6 کەس گیانیان لەدەستەوە، دەیان کەس بە تەقەی هێزە ئەمنیەتیەکان بریندار بوون. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی پزیشکان و کادری دەرمان لە بریتانیا. ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشپەر پزیشکان و کادری دەرمانی بریتانیا
لا ناڕزایەتی بە کەمی حەقدەست دەستیان لە کار کێشایەوە و مانیان کرد. بە پێی راپۆرتەکان پزیشکان و کادری دەرمانی بریتانیا ماوەی 5 ڕۆژە دژ بە کەمی ئاستی حەقدەست و مەزایە مانیان گرتووە و ئەو مانگرتنە درێژماوەترین مانگرتنی کادری دەرمانی لە مێژووی بریتانیایە. جێگەی ئاماژەیە کە لە مانگەکانی ڕابردوو دەیان هزار کەس لە پەرستاران و کارمەندانی نەخۆشخانەکان پەیوەست بە مانگرتنی پزیشکان بوون. ئازیزان هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەتان.